بەدەردیاڵێ کورد قەت ناکەوێت قەت ناکەوێت. ئەحمەد وەکو هونەرمەندێک ئەمڕۆ هاتووی بەشداری خۆپیشاندانەکانی کردووە چ پەیامێک گەیەنی؟ وەڵایتر نەک هونەرمەندە بێ هەمووی بە هەموو چین و توێژەکانەوە پشتگیری ڕۆژاوا بکەین و ئیدانەی ئەو شەڕە بکەین ئیدانەی ئەو کە ئەو بەڵای کە ئێستا بەسەر ڕۆژاوایان ئیدانەیەک بێ هەموو کورد ئیدانەیەک وئینشەڵا هەر سەرکەوتوو ژەبن هەر سەرکەوتوو ئەبن بەدەردیاڵێ کورد قەت ناکەوێت قەت ناکەوێت. چی لەو دیمەنانەی کە بینی و زۆر ئازاریە؟ ئەو دیمەنانەیە منی هێناوەتە ئێرە کە بینی چۆن ئازار ناچێت لەو ڕۆژەوە تروسکایی لە دڵمانی و ئەوەشە کە منی هێناوەتە سەرم جادە و هیوادارم ئەم جادەیە ئەم شەقامە زۆر مهمە دائیمەن خۆپیشاندانانە بکرێ ڕەنگە ئەمە کاریگەری وای لێبێ ئەو شەڕە نەگلیسیە بوەستەین لەسەر ڕۆژە. ئەحمەد بە ڕستەیەک پێناسی کوردبوونم بۆ بکە لە ئەحمەد جۆڵا پێناسی کوردبوون چییە؟ وەڵا کورد دای من کووردە کورد ئامادەی بچی بە ڕۆژاوە؟ ئارەوەڵا ئامادەم زۆریش بە خوێنم بەجەستەم پشتگیریان لێکم. وەکو کاری هونەری بەنیازی هیچ کارێک بەنجام بگێنن بۆ پاڵپشتی ڕۆژئاوا؟ ئیشەڵڵا بەس ڕەنگە لەم هینەیە بەم کات و ساتە دەرفەتێکی وانەوێ بەس ئیشەڵڵا ئیشانە ئیشیان بۆ